بەرهەم و بەروبوومی جوتیاران و باخەوانانی ناوخۆی هەرێم پارە ناکات و جوتیارانی ژنیگەران لەو دۆخی ئابوورەی بەسەر بازاڕەکان داهاتووە بەرەمەکانیان بە نرخێکی زۆر کەم ساغ دەبێتەوە. ئێستا حدودەکان لە کۆنتترۆلی نەحکوومەتی عێراق بە باشی ماوە نەحکوومەتی هەرێمی کوردستان میلیشایتایە حەشد و ئەوانە لەوێ پارە وەرەگرن لە خەڵک و هەروەها هەندێک جاریش حکوومەتی عێراقی تەمان لێ تعریفەی گومرگی تازەیان داناوە و حدودی گومرگیان داناوە هەندێک جار نایەوێن بەرهەمانە بڕوا بەداخەوە عێراق وایە ئەوێ بەرهەمی جوتیاران بکوژێ. جوتیارە نمونەیەکەی ئەڵەبجا لە ناو باخەکەی خۆیدا پێشنگایەکی بۆ خستنە ڕووی زیاتر لە 30 بەرەمی هاوی نەکردەوە. وەگە و جوتیارە دەڵێت لە سەردەمی وەزیری پێشووی کشتتوکاڵ نرخەکان گونجاو بوون و ئیش و کارەکان بەباشی بەڕێوە دەچوون. 28 جۆر بەرهەم تا 30 جۆر بەرهەم بخسۆتە ڕوو و خاوەنی بەروومێکین کە بەروومێکی مای شانازی و بەس ئێمە یەک کێشەمانەیە ئەوەیە بەروومەکانمان پارە ناکا. داوام لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو بەروومانەی بە بازارکردنمان بۆ بکە بۆ دەری وڵات لەبەرەوەی ئالوەکان پڕن نایگرێ گڕوتینێکی زیاتر بدرێ بە جوتیاران ئەوە مای شانازیە بۆ ئێمە. لە سەردەمی کابستار مەجیە من لێرەوە دەستخۆشی لەکەم لەو برا بەڕێزە و کۆمەڵێک گی ئەکرد لە مەرزەکانە نێژ کۆمەڵی بەرووم بێتەوێ و ئیشەکەمان باشترە ڕۆی. لای خۆشیانەوە وڵاتیان دەڵێن پێویستە حکوومەت ڕێگەچارەی گونجاو بۆ ڕێخستنی نرخەکان لە بازاڕەکاندا بگرێتە بەر گرنگی زیاتر بە بەرەمی ناوخۆیی جوتیاران بدات بۆ ئەوەی بەرەمی ناوخۆیی زیاتر گرنگی پێ بدرێت. حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت هاوکاری جوتیاران بکاو بەرووبوومان زۆر پێ و احتیاجی وڵاتان نەبین و بەرووبوومی خۆمانمان هەبێ و لەوێشەوە ئەو کە لە خاری جۆیانە وڵاتان و یان لە ئێران و ئەو شتانە هەیە باینەکانی خۆمان سەرفی ئەوانە نێنە وڵاتەوە لەبەرەوەی بەرووبوومەکەی خۆمان ئیسیفادەی لێ ناکەین وایان نا. حکوومەتە بێت ئیسفادە لە عقلی ئەو کەسە بە ئەزمونانە کەسە تەکنۆکراتەکان کە توانان هەیە کە لە بواری ئابووریا کە گەشە بە ئابووری بدەن بتوانێت حکوومەت ئیسفادە لە عقلیان بکە بتوانێت ئەو بەڕاد و ئەو وەسایلانە کە ئیسفادەی لێکرێوەکو هەر وڵاتێکی پێشکەوت و ئیسفادە لە ئەزمموی وڵاتان و عقلی ئەو کەسە بتوانانە بکە. حکوومەت بێڵینەکانی خۆمان بڕوان نەک لە دەروی وڵاتەوە بۆمان بێت تێگەی ئیستا ئەگەر لە خۆمان بیکڕین باشترێکە تا دەروی وڵات قانجازەکەی بۆ خۆمان بێ باشترە. ئەم ساڵ ژمارەیەکی زۆری جوتیار شووتیان کردو و نرخی شووتیش لە بازاڕەکان زۆر ئەرزانە. بەپێی زانیاریەکانیش لە ئێستادا بەرەمی ناوخۆی هەرێمی کوردستان ڕەوانەی ناوەڕاست و باشووری عێراق ناکرێت و وەک دەڵێن حکوومەتی عێراق دەیەوێت بەرەمی جوتیارانی کوردستان بکوژێت و جوتیارانیش هێندەی ماندووبوونەکەیان دەست ناکەوێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی سیروان.